بەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بەڕێزان، پاش ئەوەی لە ڕوانگەی دڵسۆزیمان بۆ مامۆستایان و خوێندکارانی زانکۆ داواکاریەکمان ئاراستەی سەرۆکایەتی زانکۆ و ڕاگری بەشی ئێواران لە زانکۆمان کرد لابوونی چەندین حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەناو خوێندکاراندا و داوامان لێکردن بۆ سەلامەتی گیانی هەمووان لانی کەم بڕیاری ئۆپشناڵ و اختیاری واتە ئارەزومەندانە بدەن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکانی کۆرسی دووەم، بەڵام بەداخەوە داواکاریەکەمان لەلایەن زانکۆمانەوە بەرپەرش درایەوە. هەر بۆیە ئێمە وەک خوێندکارانی ئێوارانی سەرجەم بەشەکانی زانکۆ کە لە نووسراوەکەدا ناویان هاتووە و دواتر ئاماژەیان پێکەین بۆ سەلامەتی گیانی خۆمان و مامۆستایان و سەرجەم فەرمانبەران و خوێندکاران بایکۆتی تاقیکردنەوەکانی کۆرسی دووەم ڕادەگەیەنین و لە حاڵەتی هەبوونی تاقیکردنەوەکان بۆ هەر بەش و گروپێکی تر بە زۆرە ملێ و ناچاری ئەوە لە هەر حاڵەتێکی نالەباری تەندروستی سەرۆکایەتی زانکۆ و ڕاگرە بەڕێزەکان بەرپرسیارن. هەر بۆیە داواکارین لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا و سەرجەم لایەنی بەرپرس بە زووترین کات بێنە سەرخەت و ڕێگا بگرن لە توشبوونی دەیان و سەدان مامۆستا و خوێندکار و فەرمانبەران کە هەر لێرە لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە خوێندکارمان تێدایە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای و بەناچاری هاتۆتە ئێرە بۆ ئەوەی بەدەم داواکەمانەوە بێن و تاقیکردنەوەکان ئەنجام نەدەن. لەگەڵ ڕێزماندا خوێندکارانی قۆناغەکانی سێمی ئینگلیزی ئێواران، چوارەمی ئینگلیزی ئێواران، چوارەمی کۆمەڵاتی ئێواران، یەکەم و دووەم و سێم و چوارەمی وەرشی ئێواران، یاسای ئێواران لەگەڵ ڕێزدا.